16 17 ساڵ ئەمە چی دەگۆڕێ؟ من عاشقی تەنیاییم وەزگەم بەزەی تۆبە ئەوە باشترین دەرفەتە بۆ تەرکیزکردن. تەرکیز چییە؟ خەریکم لە ترسا دەمرم. لە پشتیوانەکانی ئەم ماڵە سێبەر دەبێنم. هەندێک جاری سیزمەکەم دەجۆڵە وا ئەزانی کەسێک لە دەلاخەکەدا. شاهین شاهین ئەگەر لە خۆت بێ شاهین مەرجان تۆ لێرەی زاڵە ترێکێن بووم وتم لە خەو نەبوویتەوە چوومە ژوورەکەشت نەبووی تۆ چیتە کچم خوام مەرگم بدات خەوی خراپت بینی وە کچم وەزگە خەو بووایە لەبەر چاوم سەریان بڕی کێ سەری کێی بڕی وەستە بزانم چه قوڕێ بگرمە سەرمدا دەڵێن پێشتر لە بەشی جەنایەت بووە نەقیب عەزیزی ئەفسەرێکی ژن پۆلیسە ژن و پیاوی بۆ نییە گومانم لەوەدا نییە کە لەو پیاوانەی کە بە ژناغەی دەڵێت لێک تێگەیشتن سەرسام بەڕۆحیەت قەت بەڕووی خۆت ناهێنی و واش بەو ناونیشانەی نادەی کە لەبەر هەڵەی تۆ ئەو بوو بە ئەندامی هەمیشەی ئەم بەشە باسی لێ مەکە لێی گەڕێ بەڕێز و میت شاکری عەزیز گیانەکەم من باوەڕم بە ئەسڵی متمانەی دوولایەنە هەیە شاکری دەڵێم هەموو مرۆڤێک چاکە مەگەر پێچەوانەکەی بسەلمێت نەقیب عەزیزیش بە باشێرکەکانی تێدەپەڕێنێ شکر بخۆ منیش هیچ کێشەیەکم لەگەڵی نییە تۆ شەرکەکانت بە باشی ئەنجام دەدەی بەڵام خراپت لێ دەیەگە ڕۆژێک ببینم دەسەڵاتەکانت بۆ مەبەستی خراو بەکاردێنی زێدەڕۆی ناکەی نەقیب نا بە پێچەوانەوە زۆریش نەرمونیانم لەگەڵت پور هادی شاکری فەرمانت هەبوو گەورم ئەم کابرایە تەرکیزی منی خراپ تێکداوە بە ڕێزەقیدیش لەلایەن فەرماندەیەوە بۆ ئەم دۆسیە لە ژێر گوشاردایە دەبێ هەموو شتێ لە سەرەتاوە تاوتوو بکرێتەوە لە تەلەفۆنی سابەتیدا شتێک بووە کە سەرنجیمان نەداوە من هەموو زانیاریەکانم داگرتووە تەنانەت بە 3 بەرنامەی جیاواز ڕیکاوەری زانیاریەکانم کردووە هەموو شتێکیش لەو ڕاپۆرتەدایە کە پێم داون جاری دیکە بەڕێزان جارێکی دی دەبێ ئەم ڕێگایە بڕۆینەوە بە دوای چیدا بگەڕین پاکتبیسی ئەندازیارێکی زیرەک دەکەوێتە دەستی هاکرێکی زیرەک کە باش دەزانێ هیچ سەرەداوێک لە خۆی بەجێ نەهێڵێ کەوایە ناممکنە زانیاری خۆی و وێنەکانی لە مۆبایلەکەی بۆ ئێمە بهێڵێتەوە دەبێت لەم تەلەفۆنە و کەمپیوتەری لادن نیعمەتی بە دوای خاڵێکی هاوبەشدا بگەڕین وێنەیەکی هاوبەش فایل نازانم یان ڤایرۆسێکی هاوبەش ئەوە شتێکم نەدۆزیەوە بەڕێزڕێ گەیم موسیقا نەرمامێرەکان دەبێت هەموویان تاوتوی بکەین بڕۆین کچم مەرجان توانای خیاڵکردنی بەهێزی هەیە بەڵام خەیاڵاوی نییە چەند جارێکیش بردمە لای دەروون ناسێکی باش ئەوان پێشنیاریان کرد کە مەسەلەکە بۆ پۆلیس باس بکەین خاتوو مەرجان زۆر لەگەڵ کامپیوتەر سەرخاڵە؟ بەڵێ بۆ ئەوەی لە زانکۆ کەمپیوتەری خوێندووە تا ئێستا هەستی بە ماندووبوونی زۆر کردووە؟ ئەمە چه پرسیارێکە بەڕێزەقی ئەو تا ئاستی مەرگ ترسا بوو وامان دەزانی بە ئاگادارکردنەوەی بنکەی پۆلیس هەموو شتێ چارەسەر دەبێت داینەتان ئاگادار نەدەکردەوە وایە لەم دۆسیەدا ئەوەی کە لە بنکەی پۆلیس وتان تۆمار کراوە ئەو کوڕەی لەگەڵت چاتت کرد پێشتر دەتناسی؟ نا یەکەم جار بوو زۆر جار داگرتن کاتی زۆر دەخایەنێ ئەوەی کاتەکەم بەسەر بەرم هێندە جار چەت دەکەم ئەو کوڕە شاهینەڵێم چۆنت ناسی؟ بە هەڵکەوت سەرەتاو پێمیدا تەنیا 16 ساڵ تەمەنی بوو زوو پەیامی دەدا کە لە ماڵ تەنیایە و زۆر دەترسێ
پەیوەندیتان لە ڕێگەی وێنەوە چەندی خایاند؟ چەند خولەک زۆری نەخایاند. توانیت بە باشی ڕوخساری ببینی؟ زۆر ڕوون نا، بەڵام دیار بوو. واتە ئەگەر بیبینیتەوە دەیناسی؟ پێدەچێ. ئایدیەکەت لەبیرە؟ شاهین سیکسین ئەتمینە. ڕوخساری ئەوەی دیکە چی؟ بکوژەکە؟ بەڵێ. نا، زۆر بە خێرایی ڕوویدا. دواتریش وێنەکە نەما. وێنەکە نەما یان دادخست؟ لەو لاوە داخرا. سپاس تا ئێرە بەسیەیدی. سپاس کە پۆلیست ئاگادار کردەوە. بە هەر حاڵ ئەگەر راپۆرتیان سکاڵایەکی نوێ لەم بارەوە بەدەستمان گەیشت ئاگادارتان دەکەینەوە. بەڕێز عەلیپور. بەڵێ گەورم. تکایە خاتوونەکان ڕێنوێنی بکە. قەت سەبوونی خزمەتێکی گەورەت کرد. ئاگادارتان دەکەینەوە. خواتان لەگەڵ. فەرموون. لە باکت پیسی خۆمان هەواڵێک هەیە؟ هیچ. هێشتا کە شتێکە بەکاڵ بێ نەدووسراوەتەوە. واتە شتێک بێکاڵ هەیە؟ وەڵا ڕەنگە هیچ نەبن. بەڵام لەناو ئەو دوو کۆمپیوترەدا تەنیا چەند شتی وەک یەکمان بینی. چەند وێنەی بەکگراوندی ڕۆخ و دیاردەیەک و دوو موسیقا. سڵاو. وێنەکە ببینم؟ فەرموون دانیش. دانیشە. ببورن. جوانە، ڕۆخی کوێیە؟ نازانم، بەڵام زۆر لەمانە بۆ بەکگراوندی مۆبایل و کامپیوتەر لەسەر تۆڕی ئینتەرنێت و ئەم شتانە هەیە. دەتوانی سەردانێکیان بکەیت؟ گاڵتە دەکەی بەرز ڕایت؟ بۆچی؟ زۆر دەخایەنێ. دڵنیا بە چەند کاتێ بۆی دەرفەتت پێ دەدەم. پای لە موسیقاییەکان کامن. جوانە، هی کوێیە؟ هێشتا کە هیچ نازانم. ببورن بەڕێز، بەڵام من پێشترە موسیقامە بە دەنگی گۆرانی بەجەکەی بیستووە. ئەگەر هەڵم نەکرد بێ ئسترانەکەی ئیسپانیاییە. چاکە، ئافەرم. چاکری؟ بەڵێ. سوود لە زانیاریەکانی نەقیب عەزیزی ببینی. ئەسەرچە؟ بە دوای کەسێکدا بگەڕێ کە شارەزای موسیقا بێ. دەمەوێت بزانم ئەم موسیقایە هین کوێیە، هیچ ساڵێکە گۆرانی بێژەکەی کێیە. دواتر بزانە ئەم موسیقایە پەیوەندی بە باوەڕی ئاینی و فەرهەنگیەکانی ئیسپانیاییەکانەوە هەیە یان نە. دەست بەکار بدەی؟ بەڵێ. چه هەواڵێک لە دۆسیە نوێیەکە هەیە؟ ئەمانە وتەکانی مەرجانی سەبووریە، هەر ئێستا ئامادەکراوە. زۆر چاکە. ئافەرم شازە، نسخەیەکی تەواو لە وەرگرتنی راپۆرتی خەڵک. بینیتانەوە دایک و کچەکە هاتنە ئێرە چەند ترسا بوون؟ نەقیب عەزیزی سەرەتا متمانەی ئەو خاتونیە بەدەست هێنا و هەروەها دواتریش راپۆرتێکی بەسوودی وەرگرت کە بەکار بێت. بوونی نەقیب عەزیزی لەم دایرەدا بۆ ئێمە زۆر بەسوودە. بەتایبەت ئەوەی کە سەردانکەرانمان خاتون بن. بەڵێ، زۆر چاکە. ئافەرم. سپاس نەقیب. بەجێهێنانی ئەرکە قوربان. کارەکەتان لەکوێوە دەست پێ دەکەن؟ لە گەڕانی ئەنتەرنەتی. ئەگەری ئەوەی هەیە کە هەر سات شاهین ئانلاین ببێت دەبێت پەیوەندی پێوە بگرین. چاکە. ئێستا تۆش راپۆرتەکانی دایرەی کوشتنی ونبووەکان تاوتوی بکە، ئەنجامەکەی پێم ڕابگەین. بەسەر چاو گەورم. هەواڵێک هەیە نەقیب؟ ئەمە راپۆرتی پزیشکی دادوەریە. ئەمەش فاکس لە دایرەی تاوانەکان. هیچ دۆسیەیەک بە ناونیشانی تەرمەکەی ئێمەوە نییە. لەو بڕوارەشدا هیچ راپۆرتێک کوشتن یان تاوانێک نەبووە. ڕەنگە هێشتا تەرمەکەی نەدۆزرابێتەوە. بەڵێ وایە. بە یارمەتیتان. هورادی. بەڵێ گەورم. من متمانەیەکی زۆرم بە تۆ هەیە. دەمەوێت لە نەبوونی مندا ئاگاداری هەموو کارەکان بیت و چاوەڕێی فەرمانی من نەکەی. بەڵێ. لە کاری ئێمەدا دەست پێشخەری و داهێنەری قسەی کۆتایی دەکات. ئەوە یەکە دەبێت توانای خۆتان دەربخەن. لە نەقیب عەزیزی ڕازیت؟ بەڵێ گەورم. تەنیا ویستمەوە بڵێم کە دەسەڵاتی زیاترم باشە، لەسەری قسە دەکەین. ڕاستی لەگەڵ نەقیب عەزیزی کێشەیەکت نییە؟ نا گەورم.
بڕواتان بێ هیچ کێشەیەکم لەگەڵی نییە. کێشە شتێکی دیکەیە. شتێکی دۆزیوەتەوە یانە؟ نەگەورم، شتێکی دەست نەکەوتووە. ڕەنگە لە چەتر و مناسراوەکاندا شتێکی دەست بکەوێت. ومیدیش لە نێتدا بە دوایە وێنەیەکەوە داواتان کرد. چاکە بەڕێوەچوونی کات فەکتەری گرنگی گەیشتە ئەنجامە. ئێستا کە هێزی نوێمان پێزییا بووە ئەبێ کاتی زیاتر تەرخان بدەیتە دۆسیە زیرەکی ڕەش. زیرەکی ڕەش؟ وتم زیرەکی ڕەش ناوێکی گونجاوە بۆ دۆسیە زیرەکترین تاوانبارێکە هەتا ئێستا بینیومە. چاکە گەورم دەمویست لەبارەی ومیدەوە شتێکتان پێ بڵێم. ببوورە. بەڵێ نووسینگەی بەڕێزەقیت چاوەڕێی چی دەکەی پەیوەندی بگرە. سڵاو بەڕێزەقیت، ئەم کاتت باش، لە خزمەتتام. بەڵێ بەڵێ یەک دوو جار هاتنە فەرمانگە و ڕۆیشتن. بەڵێ بەڵێ نا خۆم دەگەمە خزمەتتان. بەڕێز ئەندازیار نانی زیادەی نەبوو بەڵام کۆکایەکی دیکەم بۆ تێنا. بۆچی لە دەرگا نادەی؟ دەرگا بۆچی؟ خۆ من مەحرەمیەوەم. زۆر باشە کە لە ماڵ ئێمە کار ناکەی. ئەڵێم ببوورە ئەڵێم لە جیاتی ئەوەی کە هەر بۆڵە بۆڵ بکەیت ئەم لەفەیەت بخۆ. بەڕێز ئەوەندەش یاری مەکە بۆ چاوت خراپە. یاری چی؟ خەریکی کارم. وتت کار. بەڕێز بڕیار بوو کارکردن بەم کۆمپیوتەرە فێرم بکەیت. ئێستا لە تەلەڤیزیۆنەکەمان کاناڵی 6 وەرناگرێت. ئەو تەلەڤیزیۆنە لێرەی بڕۆ. بەڕێز ئەندازیار لێرەم بۆ ئەوەی بڵێم ئەم لەفەیە لەسەر میزەکەتە لە ئاسمانەوە نەکەوتووە خوارێ پارەی پێدراوە پارە. ئێستا پارەی وردەم لە لانیە باشە دواتر دەدەمێ. گاڵتە دەکەی پارەی ورد چیە تا ئێستا سێ لەفەم لەلاتە. ئەویش بە بێ پارەی ئاو و کارەبا و گاز و تەلەفۆن و ئەم پشتانە. دەتەوێت کرێ ماڵەکەشت بدەمێ؟ نانانا سپاس ئەو من لە ماڵی دایکم دەمێنمەوە. زۆر سپاس. بڵێ لە موچەی ماگانە گاڵتە دەکەی بەڕێز پسوولە موچە چییە؟ ئەو پسوولە نییە جنێوە. ئێستا ئەوە نەپڕ بوویت. بڕۆ گیان بڕۆ. یاریەکەتان چۆتە قۆناغێکی نوێیەوە؟ بڕوانە کارم هەیە بڕۆ. کاریان کاری زیادە. ئەڵێم ئەم کابرایە ئەگەر جارێکی دیکە هات دوو گول لە بتەقێنێ منداڵەکەی منیش یاری دەکات. لەو چکۆلانە لە ماڵدا هەیەوە. ڕامەکەی بڕۆ دەی ببوورە. نازانم لێرە بۆچی هەمووان دەردی دڵیان هەیە. گاڵتەم پێ دەکەی؟ بڕوانە ئێستا لەسەر کارم نەک وەک بەڕێزت لە باخ و گوڵشەن. بەخوا منش حەزم ئەکە ئێستا لەسەر کار وەرە. لەدەست با بۆ براگەم هەڵاتوم. ئەوان دیانویستم کوژن. بڕواکەی؟ کارێکت نییە؟ گاڵتەم پێ دەکەی؟ بڕوانە نە مۆبایلەکەم شەحنی هەیە نە لەپتۆپەکەم. ئاگادار بە سەیری دواوەکە. بەڕێز ئەندازیار بەڕێز ئەندازیار لانیکەم پارەی لە فەکەم پێ بدە. ئاخری خۆی دەرخست. مەلازم ئایدی شاهین دەبینم دەست پێکە. گەورم بۆ ئاگاداری شاهین ئێستەکە ئەنلاینە. شوێنیتان هەڵکرد؟ بەڵێ مەلازم نیازی خەریکە بە یارمەتیت. چی بوو؟ خەریکم. بەڕێز نەقی بزانە دەتوانی بڕۆیتە ناو هاوڕێکانی؟
تکایە ئەوانەی کە دەتوانی بهێڵەرەوە بۆ دۆزینەوەی کات زۆرمان دەوێت. ئەگەر قبولم بکات بەسێ ئایدی جیاواز هەڵ دەدەم لەسەر هێڵ بمێنمەوە. دایخست. دانیشە چی ڕوویدا؟ دەرفەت تەواو نەبوو گەورم، پێشەوەی بیدۆزمەوە دایخست. چەند خولەک زیاتری نەخایەن، تەنانەت هەوڵمدا بڕۆمە ناو لیستەکانی، بەڵام وا دیارە خۆی کەسەکان دیاری دەکات. باشە لێ غافڵ مەبن. بازنەی گەڕان زۆر بەرفراوان بوو گەورم، ئێستا دەرکەوت کە لە تارانە. هیوادارم ئەگەر ئەم جارە بیبینم شوێنەکەی بدۆزمەوە. باشە هەر هەواڵێک لە هەر کاتێکی ڕۆژدا بوو ئاگادارم بکەنەوە. بەسە بەسە هەموو دەنگەکان فاڵشن، دیارە زۆر ماندوون. فەرموون یەک دوو کاتژمێر پشوو بدەن دووبارە دەستی پێ دەکەینەوە. فەرموون. مامۆستا سڵاو. سەلام بەڕێز. ماندوو نەبن. سپاس دەکەم. من شاکریم لەلایەن بەڕێز ڕائێدە ئەحمەدیەوە هاتووم. باڵێ باڵێ چاوەڕێتم دەکرد، ئێستا دێمە خزمەتت. هەر بژین. زۆر بەخێر بێن. کاتتان باش. ببورن لەسەر پرۆڤە بوون کاتێکی نەگونجاواتم. داوای لێبورد نەکەم. یارمەتیەکمەوێ چەند پرسیارم هەیە لە خزمەتانە. جێگاکە شیاو نییە؟ فەرموو ژوورەوە. نە زۆر کاتتان ناکەم. ئاخر ئەوەها باش نابێت. دەکەم چەند پرسیار زیاتر نییە. فەرموون. ببورە مامۆستا، ئێمە خەریکی لێکۆڵینەوەی دوو پارچە موسیقاین. دەمانوێ بزانین ئەم موسیقیانە هین کام وڵاتن، وەرانی بێژەکەیان کێیە و چ ساڵێک ئامادەکراون. زۆریش بۆمان گرینگە لەبەرەوەی پێدەچێ یارمەتی دەرمان بێ بۆ دۆزینەوەی بکوژێکی مەترسیدار. ئەگەر بکرێت گوێ بگرن داینێن بۆتان. ئەم پارچەیە بەناوبانگی ڕێن باسانوای برازیلە. ئەمە کچێکە لە ئیپانما. ئاهەنگدانەرەکەی ئەنتۆنیۆ کارلۆس جوبیم. ببورە مامۆستا ژوبیم؟ ئەنتۆنیۆ کارلۆس جوبیم. چه ساڵێک بەرهەم هێنراوە؟ ڕێک نازانم، پێدەچێ دەوروبەری 1970 دیزاینی بێ. ئەم پارچەیە سەمبولی موسیقای باسانوای برازیلە. باسانوای برازیل. ببورە مامۆستا ئەم پارچەشە. بیل گیلبرت، دەنگێکی ئەفسوناوی، دەنگێک کە دووبارە نابێتەوە لە موسیقای برازیل. کەوایە هەردووکیان برازیلی. سا خۆش بێ. تانێک توی گیانەکەم جا بزانم ئەم شەو بۆ کوێ بڕۆین. بەهبە هات مەلازم هەڵسا وەرە کۆتایی دێ. ببورە. شەو باش گەورم، فەرمانت کردبوو ئاگادارت بکەمەوە. دۆزیتانەوە؟ بەڵێ هەر ئێستا کانێکت بوو، بەڵام هێشتا لایکی نەکردوون. ئاگادار بە لە دەستان هەڵێ. بەسەر چاو بەڕێز، مەلازم نیازی خەریکە لەسەری ئیش دەکات. ساوتت هەیە؟ ستا پێت هەڵێن
ئەرێ هەمە فەرمووی گیانەکەم وای چەند شازە باوە گەورە هەر ئەوەی وا بەدوایدا دەگەڕام تیتاڵیەکەی نا هەرگیز دەی باشە ببوورە داوای لێبوورن ئەەکەم بەخوا نیازێکی خراپم نەبوو سڵاو سڵاو کوڕە باشەکەم چۆنی باشی شکوێر دۆزیمەوە بە ڕێز نەخیب سڵاو بەڕێزرایت بەڵێ گەورم ناوچەی تەلەفۆنەکەیمان دۆزیوەتەوە سپاس بەڵێ بەڵێ چەند لەنەوەکەی خۆ بەچی زۆر چاکەم کەوایە دەبیتە بابە گەورم بۆ پیرە پیاوێکی وەک من چی باشتر لەمە زۆر تەنیا ئیتر تۆ بۆچی کوڕم دایکم دەمێکە تەلاقی سندووە باوکیشم بۆ بازرگانی چوەتە دوبەی منداڵەکانی منیش هەموویان لە دەرەوەی وڵاتن بەڕاستی خۆشحاڵم بەناسینت منی شەروە دەمە بە دواییتر بابە گەورە ئینتەرنێتیم هەیە منیش نەوەیەکی ئینتەرنێتیم هەیە تەنیایی خەریکی چیت هیچ لەسەر پێیدا خەریکی لەوێ بگەڕان بەزگا بابە گەورە ڕاستەقینم ببوویت لە خوددام بوو زۆر تەنیام دەترسم بەچی نازانم بەردەوام هەست بەوە دەکەم کە کەسێک لە ماڵەوە چاودێنم دەکات دەنگی سێرەسەمەنە دەبێت شاهین لە پیش سەرتە شاهین شاهین لێمەدا شاهین شاهین ئای دڵم نەوەکەمی کوش مرد؟ ئەمە پیرە پیاومان کوشت؟ تۆی شێتی چی دەڵێ لە سێدارەمان ئەدەن عزیزەکەم ئەوە گەریش مردە بێ لە جەڵتە مردووە هیچ پەیوەندێکی بێ من و تۆ نییە لەگەڵ ئەو چەتمان دەکرد ئێمە ئەومان کوشت بە قوربانت بێم ئێمە دەمانەوێت گاڵتە بکەین ئێستا هەر نەفامێک بیەوە دەم گاڵتە بە جددی وەربگرێ دەبەوا بێ دواتریش ئەو پیرە پیاوە کە دڵی کێشەی هەیە لە خۆڕادا دەنێشێ و چەتەکە دەبێ بڕات و حەبەکانی بخوات شوێنەکەمان هەڵدەگرن کێ دەیەوێ شوێنە ئێمە هەڵکات قەت ناتوانن شوێنمان هەڵکەن ئێرە دنیای سایبریە تێدەگەی فیلمەکاندا نەتبینیەوە کە چۆن شوێن هەڵدەگرن ئەو ئەمریکایە فیلمی ئەمریکا چه پەیوەندێکی بە ئێمەوەیە جا دەزانی من چێژ لە چی دەبم چێژ لەوە دەبم کە دەمانەویست گاڵتە بە خەڵک بکەین بەڵام ئێستا پیرە پیاوێکی بابە گەورە هاتووە گاڵتە بە تۆ دەکا سەیرە باشە من ئەڕۆمی تر ئیشت نییە کورە وەرە دەرەوە ڕابوێرە وەرە دەرەوە گەورم بە کامپیوتەرەکە دەستمان نەداوە زوو بە ئێوە هەواڵماندا کارەکەتان پرۆفیشناڵ و بەنرخ بوو بە ڕێز نەقیب سپاس ئەو پیرە پیاوە هەژارە لە ترسدا کۆنتڕۆڵی خۆی لەدەستدا بوو ئەو کچە لاوە مەرجان سەبووری حەپەسا بوو ئێستا وای بە حاڵی ئەو پیرە پیاوە پێدەچێ هەمان بەڵایان بەسەر ئەمیشدا هێنابێ وایە بەڕێز نەقیب تۆ لەگەڵ دراوسەکانیش قسە بکە ڕەنگە شتێکیان بوتن ببێ کە بە کەڵکمان بێت بەڵێ بە یارمەتیتان چیتە پورادی وا دیارە چەند ڕۆژێکە باش نیت تۆ ئەخلاقی من دەناسی پێم خۆش نییە نەخۆم لە ئەوانێ لەلا من لە کەشێکی تاڵ و تووڕەیی و پڕ لە یەکتێ نەگەیشتووی بژین بابەتەکە بۆ من دەگەڕێتەوە نەوانییە بەڵام دەتوانن چارەی بکەن ڕاستی دەوێت چەند ڕۆژ لەمەوبەر وام هەستکردبان قەس ناتەوێت بابەتەکە باسکە ببوورە گەورم ئێستا هەواڵیان هێنا بە ڕێزمەلێکیان لە خەستەخانەی ئێراندا خەوان باشە بەڵێنت دەدەمێ ئەم دۆسیە داخرا پێکەوە لەسەر هەر شتێک ویست قسان بکەین دەترسم درەنگ بێ
وا هەستەکەم کە مەترسیەک دایرەی ئێمەی کاکە گیان بیهێڵە بۆ کاتی خۆی تکاش دەکەم لە ئێستاوە وزەت نەخەیتە سەر بابەتی بێسوود باشە؟ باشە خانم دکتەر باری تەندروستی چۆنە؟ بارودۆخی باش نییە چون پێشتر ئەمەلیاتی دڵی بووە ئەگەری زیندومانی هەیە؟ 50-50 ببورن ڕۆژنامەی ئەمڕۆیە؟ باڵێ بیدە بزانم ڕۆژنامەی خواردەمەنی نییە ئەوەندە بپەلەین هەمووی لەبەرەوە داوایە بڕۆ تااقەتی تۆم نییە ڕووداو 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 بکوژی دایک و منداڵ ڕووداوێکی دیکە ڕووداوێکی دیکە جنایەت لە نیوە شەودا ئینترنێت پیرەپیاوێکی ڕەوانەی نەخۆشخانە کرد شەوی ڕابردوو پیرەپیاوێک بە بینینی دیمەنی جنایەتێک لە ئینترنێتدا تووشی جەڵتەی دڵ هات و لە خەستەخانەدایە بەڕای پۆلیسی تاوان گروپی 13 ترساندن لە ئینترنێتدا تاوانی زۆر قورسی هەیە تاوانی ئەلۆ پلیسی سەودا ماندوو نەبی سپاست دەکەم بە قوربان ئەم پاکەتە ببە بۆ بنکەی پلیسی 134 بۆ لای نەخی وڵان چاو ناونیشانێک شتێک نا هەمان کراوە وەرە عزیزم ئەمیش کرێکەت باشە دەست خۆش بێ بە سەلامەت خوا حافیز ببوورە بەڕێز نەقیب ئەوە هەمان سیدیە کە چاوەڕێمان دەکرد بەڵێ بەڵێ سپاس ئیزنم هەیە؟ فەرموون هەواڵی نوێ؟ ئەو سیدیە کە چاوەڕێمان دەکرد گەیشت گەی من لەگەڵ ئەو کابرایە کە گاڵتەی منداڵانی شاهینی کەپشر کردبوو قسەم کرد کەسێکی زیرەک بەڵام ترسنۆک دیارە تەنانەک دڵنیایم پێدا نەکێشێکی بۆ ساز ئەبێ و نە زۆر کاتی دەگرین بەڵام ئەوەی بەباش زانی کە سیدیەکە بنێرێت بۆ بنکەی پۆلیس بفەرمون تاقەتی بیستنی دەردی دڵت هەیە نازانم لێرە بۆچی هەمووان دەردی دڵیان هەیە گاڵتەم پێ دەکەی؟ بڕوانە ئێستا لەسەر کارم نەک وەک بەڕێزت لە باخ و گوڵشەن بەخوا من حەزم ئەکە ئێستا لەسەر کار بووە سڵاو نەقیب عەزیزی هەیە؟ من داوام لێکردن بێن بۆ شناسایی حسەینی ڕێنوێنیان بکە بێنە ژوورەوە سڵاو فەرموون سوپاس کە هاتن ماندوو نەبن فەرموون سەلام بەرێز دانیشە ڕۆ فەرموون دانیشن گەورم پلێ بکەم فەرموون سەرنجی بدەن بزانن هەمان کەسەکە بینیتان لەدەست با بوو براکەم هەڵاتوو خۆیەتی هیچ نییە ڕۆ هیچ نییە بە قوربان هیچ نییە بە قوربان ئەم فیلمە پیشانی دەدات کە شاهین زیندووە ئەمەش گاڵتەیەکی بێتامە سپاست دەکەم خاتون هەم بۆ ناچینەوەی ئەو هەم بۆ ئەوەش ئاگادارت کردینەوە بەسیەتی نەقیب بەڵێ کارێکی بە نرختان کرد سوپاس سوپاس فەرموون هەواڵێک لەو پیرەپیاوە هەیە؟ هیچ گۆڕانکاریەک لە تەندروستیدا نابینێت هەر بەو جۆرەیە بۆ ئەو پیرەپیاوەش نمایشێکی وایان کردووە ناوچەی تەلەفۆنەکەی لەگەڵ پیرەپیاوەکە یەکێکە؟ وایە گەورم وابزانم ئەو کوڕە 16-17 ساڵ زیاتری نەبێ و پێدەچێت لە قۆناغی دواناوەندیدا بێ لە وێنەی شاهین ڕسمی بگرن و بڕونە هەموو قوتابخانەکان پێ ناچێت دۆزینەوەی زۆر دژوار بێت بەس بە پەلە فەرمانتە گەورم بە یارمەتیت نیمە وەرە ئاخری کێشت بۆ سازکردین چییە؟ هەواڵی دووم پیرەپیاوەکە خەریکە ئەمرێ چییە؟ واتە من خۆمە باوکم ئەڵێم چی بە مامە بڵێ چی بڵێ ئەقلە دەدەستاوە بۆچی قسەی قۆڕەکەی پیرە پیاوەکە هیچی لێ ناتووە سەرەتا بێ خوێنەرۆ ئینجا قسە بکە بەم دۆخە کە ئەو هەیەی ئەمڕۆ یان سپێنێ دەمرێ جەحانم با بمرێ ئەمری خۆی کردووە
ئەمڕۆ نەبرێ ساڵێکی تر دەمرێت چ جیاوازێکی بۆ من و تۆ هەیە بڕوان نەدەکرد ئەوە بێ بەزەیبی ئیتر حەسێبێک لەسەر من بکە بەم ئیشە پیسانەتەوە باشە شانگیان دەقەیەک بۆستە وا دیارە تۆ لە زمانی مرۆڤ تێناگەی نا؟ ئەرێ تەنیا توی کە لە زمانی مرۆڤ تێدەگەی نەک ئەوەی خۆت بە تەواوەتی ئینسانی منی بێ ئەقلیش کەوتومە شوێنی توێشێت دەقەیەک بۆستە بڕوانە من کارم بەمانەوە نییە منە تو پێکەوە کارێکمان دەست پێ کرد پێکەوەش دەبێت تەواوی بکەین هەردووکمان پێکەوە ئەمە بکەمشتەوە دەستت داخە پێش ئەوەی ئەوان بێنە سەرمان دەبێ خۆمان چارێ بکەین تۆ ناچیدە هیچ گۆڕستانێت تا من پێت بڵێم ئەمە بکەم مشکتەوە دەستت داخە داوام نەکە ڕێگەم بدەیتی تو کی منی سلام سەلام عەلەیکم ماندوو نەبی نەقیب عەزیزیم لە نەهێشتنی بەڵێ چاوەڕێم دەکردی زۆر بەخێربی لە خزمەتدا بابەتێک بوو کە بە تەلەفۆنی پێتانم ڕاگەیاند بەڵێ ئەم وێنەیە دەناسی؟ بەڵێ قوتابی ئێمەیە بەڕێز مەدەنی ناوی ئەم قوتابیە دەزانی؟ بەڵێ ئەم قوتابی شاهین ئەمینیە تکایە ناونیشانی تەوابیم دەوێت ماڵی بەڕێ زەمینی؟ بەڵێ کارێکت بوو؟ ڕایەت ئەحمەدیم لە نەهێشتنی تاوان نەهێشتنی تاوان؟ بەڵێ ئێمە بە دوای کەسێک داین بە ناوی شاهین ئەمینی من باوکیم مەگەر چی کردووە؟ مۆڵەتی پشکنینی ماڵەکەمان هەیە دەرگاکە دەکەنەوە؟ بەڵێ وەرنە ژوورەوە سپاس نە مۆبایلەکەم شحنی هەیە نە لەپتۆپەکەم چکار دەکەم؟ ئەمژە ئێتا تو چی دەکەی لێرە؟ مەگەر سەرجان نەمگوت مەڕوە دەرەوە دەستم لێ مەدە ناهێڵم بە زیندوی بمێنی هەر ئێستا دەتکوژم بەڵێ دەنگی نیمای برازامە ئەگەر بە چاوی خۆم نەمدیبایە بڕوام نەدەکرد هیچ چاودێریت لەسەر کارەکانی کوڕەکەت نەبووە؟ مەگەر ئەکرێت چاودێری هەموو شتێکەی بەڕێزرایید بیرم نەدەکردەوە کە کارێکی وا ئەنجام بدات بەڵێ ئەگەر کەمپیوتری منداڵان لە جیاتی ژوورەوە لە جێگایەک بێت کە باوکو دایک ببینن هەرگیز ئەم کێشانە نایەتە پێشەوە گەورم کامپیوتری شاهینی ئەمینیش پشکندرا ئایدیەکە هەمانە کە شایەتەکە پێمانی وت زۆر چاک ڕێکی بخەن کەمپیوتەرەکەش لەگەڵ خۆمان دەبێت گەورە مەمانە و شتانەیە کە لە پشکنێنی سەرەتایی لە ژوورەکەی دۆزراوەتەوە پێدەچێ ئەمە هەمان بەرگ بێت کە لە فیلمەکەدا لەبەر بکوژەکەدا بووە هاوپێچی دۆسیەکەی بکە بەڵێ ئێستا چی دەبێ بەڕێزرایید دوعا بکە و پیرە پیاوە دامەوە نەمرێت دەنا جگە لە دۆسیە دروستکردنی ترس و ئازاری خەڵکی دۆسیە کوشتنیش دێتە نێوکار کوشتن؟ بەرنامێکم بۆ سبێنێ شەو ئامادە کردووە شاس خۆش ئیتر منی وازم لێ بێنە دەبێ بیم مەگەر بەدەستی خۆتە
لوتم بای کردووە منداڵ مەبە بابە شتێ نەبووە پلیس نیمە خەریکن کامپیوتەرەکەشت دەبن بە دڵنیایەوە پیرە پیاوەکە مردووە هەموو شتێ ئاشکرا بووە کێ وتویەتی مردووە ئەمانە چی دەی دەکەن بابە من چوزانم چی دەکەن ئەڵێ چی بکەین ورادی ئەمە هەنگ بکەن چاودێری ماڵەکە بکەن و هەر کام لەو گەنجانە دەرکەوتن قۆڵبەستیان کەن و بیان هێنن بۆ دایرە بەرباند هەمووی تاوانی تو ئێمە لە سەرەتاشەوە قسەی پڕۆپوچ جارێکی تر ئەمە بڵێ هەر خۆم ددانەکانت وردەکەم نەخشەی هەردووکمان بوو تێگەیشتی ئێستا بێ با بڕۆین نازانم کەوە ڕێ بڕۆین ڕیۆ دۆ ژانیرۆ داڵێ گەورە ئەوە ڕوخی ڕیۆ دۆ ژانیرۆیە وێنەکانم لەگەڵ ئەو شوێنە هەڵسنگاند ڕوانە هەمان گیاور و ڕۆک هەمان درەخت و ئەسڵەن هەمان ڕوخ باشە حیسام وەرە باش بوو هاتی بەردەوام بە لەبارەی ئەو دوو فایلە موسیقایش کە فەرمانتان کرد لێکۆڵینەوەم کرد هید و گۆرانی بێژی برازیلین کە ناوبانگێکی زۆریان هەیە ڕێگەم بدەنێ ئەهات بیل گیلبێرت و ئەنتۆنیۆ کارلۆس جوبیم برازیل ئەم وێنانە موسیقا پێم وایە هەرگیز بەڕێکەوت نییە حیسام دەکرێت جارێکی تێرگەشتەکانی لادە نیعمەتی ببینین؟ بەڵێ سەرنج ڕاکێشە ئێستا کە وردەبمەوە سەفەرەکانی خاتوولادنی نیعمەتی بۆ برازیل زیاتر لە وڵاتەکانی دیکە بووە شتێک کە پەیوەندی بە بەڕەزیلەوە هەیە کۆ بکەینەوە ناوی بەڕەزیل کە دێت مێشک بۆ لای چەند شت دەڕوە بەڕێز من کە بۆ خۆم سەرسامی تۆپی پێکەین نا بۆستە شتێکی دیکەش هەیە ئەمە هەمان شەمەکە کە زیرەکی ڕەش لە خۆی بەجێهێشتووە ئەمە قاوە هەر زانیاریەک کە دەتوانی لەسەر برەندی ئەم قاوە کۆ بکەرەوە خانمی دکتۆر مدەبری بە ICU لەوێ بڕۆین بەڕاست نازانم چی بڵێم خۆزگە شایەنیش لێرە بواە و ئەم وێنەیە دەدی دەبێ یارمەتیمان بدەی بۆ ئەوەی بیدۆزینەوە دڵنیا بن کە خۆیشم ئەمەم دەوێ بەڵام من هەر لە هیچ تێ ناگەم ئەو ئەمە سێشەوە نەهاتوێتە ماڵێ تا ئێستا نەبووە بۆ شەوێکیش لە دەرەوە بمێنێتەوە پەیوەندیشم بە دایکیەوە گرت ماوەیەکە لە یەک جودا بووینەتەوە ئەو جگە لە ماڵی من و دایکی مافی ئەوەی نییە لە شوێنێکی دیکە بمێنێتەوە ئیدی کەوایە پێویستە لەگەڵ دایکیشی قسە بکەین بڵێ بە دڵنیاییەوە ناونیشان و تەلەفۆنەکەی پێدانەدەم سپاس فەرموو دوێنێ شۆ کە پەیوەندیگەر نەیتوانی زۆر قسە بکات بەڕز نەقیب دڵنیام کۆچکۆچ و کوڕامۆزاکەی هەرچی هەیە کاری ئەوە ئەو کارانە کەوتێت لە شای ناوەشێتەوە بەڕێز نەقیب خاتوو بەنایی بڕوانە ئێستا کاتی ئەو قسانە نییە ئێمە دەبێ هەموو هۆڵێک بدەین بۆ دۆزینەوەیان و بەس ئیتر چی وت؟ دوو کاتژمێر لەمەبەر بە ڕقەمێکی سێر و سەمەر پەیوەندی کرد
دەیوت حەزەکە بڕواتەوە ماڵ بەڵام نیمەڕێ لە گرتووە نەیگوت لەکوێیە؟ نا بەپەلە خۆدا حافزی کرد بەڕێزڕایت ئەمە 4 ڕۆژە من زۆر نیگەرانم ئاخر هێشتاکە منداڵە دەکرێ ئەو ڕقەمەم بدەیتێ کە پەیوەندی گرت؟ بالێ بالێ بفەرموو ڕقامی شارێکی دیکەیە شارێکی دیکە؟ وای ناوەند ئیمان هەفتە ناوەند ئیمان هەفتە ناوەند جۆم لێتە دەمەوێت پەیوەندی بگرن بە هاوکارەکانمان لە پۆلیسی نەهێشتنی تاوان لە شیراز و 2 هەڵات و لە ماڵ بەوان بگەێنن سەبارەت بە دۆسیەی ژمارەی 87 کاما 392 میم بیستم کێی ناسنامەکەی پێمەدەن کام یەک لە خەتەکانتان بازە؟ خەتی 3 تەواو بیستم تەواو سڵاو ماندوو نەبنی ئیمانی هەفتەم سپاستان لێ دەکەم ئێوەش هەروە دەمویست زانیاری دۆسیەی سەبارەت بە تاوانبار شاهین و نیما ئەمینی پێتان ڕابگەێنم چەند کاتژمێرێک لە مۆبەر یەکێک لە هەرزەکاران لە یەکێک لە تەلەفۆنەکانی گەشتیەکانی شارێکی سەر بە شیراز پەیوەندی بە بنەماڵەکەی و گرتووە ئەگەر زوو بجوڵێن ئەگەری ئەوەی هەیە کە لە یەکێک لە ڕێگاکانی ئەو ناوچەیە بیدۆزنەوە ئادەی ناسنامە ئێمە؟ بەڵێ ئێوە لەگەڵ هەیە؟ نا پێم نییە هیچ ناسنامەیەک لە لاچان نییە؟ وەرنە خوارە ئەرەستە وەرن تێکەمە زوو ئەمانە قۆڵبەستکە و بیان بە بنکە هەر ئێستا تاوانبارەکانمان قۆڵبەست کرد فەرمان چییە گەورم؟ بەلای منەوە دۆسیە ئومید شاکری داخراوە ئێوەش بە داخراوی دەبنێن تەنیا هەنێک کاری ئیداری دەمێنێ کە 1-2 هەفتە کات دەبات ئەوە نەش کاری چاکی بۆ پۆلیس کردووە کە پێشی نەخراپەکەشی دەسرێتەوە تا ئەو کاتەی تاوان نەکات نا گەورە ماوە هەگەنجێک نییە ئێستا خۆشی پەشیمانە سەردەمێ لێ هاتووی یەکەی لە کەمپیوتەر ئەو نەفشاری بۆ مێشکی هێناوەکە هەندێک کاری لێ وەشاوەتەوە و بۆ ئەوەی خۆی بسەلمێنێ و تازانیویەتی تاوانە گرفتار بووە من دەرکی دەکەم لام پەسان نییە بێڕۆز هەرکە توانای بێت دەبێت لە دیواری خەڵکی بڕاتە سەرەوە ئەی ئەخلاق چی بەسەردێ حساسیەتی بەڕێز لە جێ خۆیدایە بەڵام من پەیوەندێکی زۆرم لەگەڵ گەنجاندا هەیە و باش لە دەرونیان دەگەم پێم وایە دەبێت دامەزراوەی یەک لە کۆمەڵگا ئەرکی گواستنەوەی ئەزمون بە گەنجان و بەرەودان بە ئەخلاق بگرێتە ئەستۆ ئێمە زۆر سوودمان لە خزمەت گوزاریەکانی شاکری بینی خۆشی ڕازیە تێگەیشتووە بەم ئیمکاناتێک کە خستومانەتە بەردەستی توانایەکەی چەندە و دەبێت چۆن سوودی لێ ببینێ بە دووری دەزانم ئاوە هەلاوێک
تواناییەکانی لە ڕێگای پێشێلکردنی یاساوە بەکاربێنێ. ئەم باسە تێرۆتەسەلە هەمووشی پەیوەندی بە پۆلیسەوە نییە. منیش ئومید شاگریم خۆشە بێ لام باشە لە ناوم هێزەدا بمێنێتەوە و سوود لە تواناکانی ببینین. بەلێ هاتووی و هەوڵی ومید شاکری بەڵێنتان دەدەمێت لە داهاتووی نزیکدا هەواڵی باش لەبارەی ئەم تاوانبارە ناوی چی بوو؟ زیرەکی ڕەش. لە زیرەکی ڕەشە بیسین ئینشەڵا. خۆشحاڵم ئینشەڵا. ئەرێت بڕیار بوو لەبارەی ئەنجامی ئەم گاڵتە ئینتەرنێتی بۆم بڵێ. وایە گرتیانمان. پیرۆزە خێرا و دەست بەجێ. بەو چەشنەکە فەرمانت کرد. لەکوێ؟ ڕێگای شیراز. ئەنجام دەرانی ئەوە هەگاڵتەیەک دەبێ بەردەوام هەست بە چاودێریە مەبکەن. وایە گەورم. بڵێ بزانم لەو پیرە پیاوە داماوەی هەواڵێکت هەیە؟ شکر بۆ خوا دۆخی قێرانی تێپەڕان. بەڵام مەترسی هەیە. زۆر باش. دەتبینمەوە. کاتێکی خۆش. ئێستا ناکرێت ئەوانە بکەنەوە؟ ناکرێ. بە خوددا تەنیا گاڵتەیەک بوو. گاڵتە بوو؟ کاکە گیانەمە ئامێرێکە هەر کەس بە چەشنێک کاری پێ دەکات هیچ کێشەیەکیش نییە. کێشە ئەو کات دروستە بێت کە ئێمە بۆ خۆشی خۆمان دەست بکەین بە زیان گەیاندن بە خەڵکی. بە گاڵتەکردن زیانێکتان بە ڕۆح و ڕەوانی کچێکی خوێندکارگەیاندووە کە ئەگەر ئێستا لێرە بووایە و ئەیدی کە سەلامەتی و لێرەی بە دووری دەزانم کە باوەڕی بکرد بایکە نەمردووی. ئەو پیرە پیاوە داماوە کە لە جێی باپیری ئێوەدایە کەسیژی لە ئێراندا نییە. بەڕای تۆ حەقیەتی بکەوێتە خەستەخان و بکەوێتە گیاندان ئەوە لە دەمێت دەربێنە. بەڕێز ڕاست دەگەی ببوورە. من بۆچی بتان بەخشم؟ ڕونداوای بەخشین لە خۆیان بکەن. خوا دەزانێ ئازاری چەند کەستان داوە کە ئێمە نازانین. وایە خۆتکای ناوێ. تۆ هیچ قسەی کرد نییە؟ گیان بۆچی نە زەحمەت نەبێ پەرداخەک ئەوی سرد. ئەرێ حسام. بەڵێ گەورم. ئەمانە ببە سبەینێ دەڕوونە دادگا. بەڕێز ڕایەت بڕۆن. نیازی خراپان نەبڕۆ. تخوا هەڵەمان کرد. لەسەر ئیزنتان بەرزڕایت. بابە تۆ قورئان مەهێڵ. مەلازم کازمی. بینی کەم گوتم بەڕێز نەقیب بۆ کوێیان دەبن. فەرمایید قسەم کردووە. فەرموون کاکە. ئیزنم هەیە؟ وەرە. بەڕێز ڕایەت هەواڵی نوێ و ناوازم بۆت هەیە. بڵێ دەیبیستم. تکایە چەند ساتێ؟ ئەها. بەڕێز ڕایەت. ئێمە لە ناو فایلی وێنەکانی لادەنی نەحمەتیدا وێنەیەکمان دۆزیمەتەوە. ئەوەیە. دیارەکە بەشێکی لێکراوەتەوە. ئەرێ هەرەوەیەکە وتت پێ دەچێ پیاوی لێرە بوو بێ. بەڵێ. دەی بڕوان ئەم لە گوێ دەبینن لەسەریش نووسراوە NANAUS ماناوس. ماناوس باشە. ئێستا باشە لێرە لەسەر ئەم خەریتەیە برازیل ماناوس شارێکی برازیلیە لە باکووری ڕۆژاوای ڕیۆ دو ژانیرۆ لە ڕێگای دارستانەکانی ئامازۆن هەڵکەوتووە. بەڕێز ڕایەت من ئیمێلێکمدا بە کۆمپانیایەکی گەشتیاری لە پاریس وتم دەمەوێت لە گەشتی هاوێنیدا چۆن زانم بۆ کات بەسەر بم ڕۆماناوس. کۆمپانیا ئاسمانی فەڕەنسا ڕایگەیاند کە گریبەستیان لەگەڵ هۆتێل موراپیە ماناوسدا هەیە. تەنانەت ڕاشیان گەیاند کە کارمەندەکانیشیان بۆ پشوو لە هۆتێلەکەی ئەوێ دەمێنەوە. ماڵپەڕی هۆتێل موراپیای ماناوسیشم دۆزیوەتەوە. ئەم دوو وێنە هی هۆتێل موراپیای ماناوسە. ئەرێ دەی بڕوانە پێک هاتە دیوارەکە شێوازی بنیادنانەکەی نیشان دەدات کە هەروەیە. بەڵام هێشتا مەوێتی. ئێستا ئەم دوو هەرزەکارە ببینە. ئەم دوو کەسە بەرگی هەڵبژاردنەوەی ئەرژەنتینیا لەبەرە. بە دوواداچوونم کرد و بۆم دەرکەوت کە 10 ساڵی ڕابردوو لە ماناوس تەنیا 2 خولی ڕکابەتی تەمەنی هەرزەکاران بەڕێوە چووە. ئەو دوو دانش یەکێکیان ڕکابەری نێونەتەوەی تۆپی پێژەر 17 ساڵ تەمەن لە جوڵای ساڵی 2000 و ئەوی دیکەشیان ڕکابەری مەلەی هەرزەکارانی جیهان لە ساڵی 2006. ئێستا دەبێ بزانین کە لادە نعمەتی لە جوولای 2000دا لە هۆتێل مۆراپیای بەرازیل خەریکی چی بووە؟ وای ئەفەرم ئێستا کاتیەتی کە ئەو هەواڵێکە دەمێکە چاوەڕێیت بەرزڕایت تەواوە بڕۆ خەیاڵت ئاسوودە بێ. زۆر سپاس. بڕۆ دەستت خۆش بێ. دەستت خۆش بێ.